دوێنێ و لەگەڵ ئەمڕۆ یەکێک لە پێشانگە شێوەکاریەکان بەردەوامی هەبوو کە بێگومان بە هاوکاری دەستگای مرۆیی مام بوو کە دەیەمین پێشانگای بۆ هونەرمەندی شێوەکار عادل حاجی بەكر کردەوە. بێگومان ئەم پێشانگایە کۆمەڵێک کاری شێوەکاری و کۆمەڵێک تابلۆی بەرجەستە کرد بوو کە هەموو تابلۆکان قەبارەیان جیاواز بوو و هەروەها گزارشت بوون لە بیر و بۆچوون یاخود ستایلە جیاوازەکانی ئەم هونەرمەندە کە کاری پێکردوون. بێگومان تابلۆکان زیاتر گزارش بوون لە کۆمەڵێک شوێنەواری دێرین لە کوردستان و هەروەها لە شارەکانی تری عێراق لەگەڵ چەندی منێکیش لە سروشتی جوانی کوردستان کە بەشێکی زۆری تابلۆکانی هونەرمەندی گزارشتە کرد. لا درێژەی کار و چالاکیەکانی لەقی کەرکووکی سندیکای هونەرمەندانی کوردستان ڕۆژی شەممە و یەکشەممە ڕێککەوتی 25 و 26 نۆی 2021 لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بە هاوکاری دەستگای مرۆیی مام دەیەمین پێشانگایی بۆ هونەرمەند عادل حاجی بەكر کردەوە. ئەم پێشانگایە پێکات بوو لە کۆمەڵێک تابلۆی بەرجەستە بە قەباری جیاواز کە لە فلین و خۆڵی دار دروستکراون. تابلۆکان گزارشت بوون لە کۆمەڵێک شوێنەواری دێرین لە کوردستان و شارەکانی تری عێراق لەگەڵ چەندی منێک لە سروشتی کوردستان.